هاتینەوە خزمەتتان دەربارەی ئەم بابەتەی کە زۆر گرنگە و زانیاری زۆر کەمە دەربارەی دکتۆر زانیار من لێت ناشارمەوە کە هەمیشە لە کاتی ئامادەکردنی بەرنامەکانە یەکێک لەو بەڕێزانی کە زۆر پرس و ڕای پێەکەین جەنابتی ئێمەش لە خزمەتای ئێمە لە خزمەتی جەنابتین COPD هەوکردنی درێژخایەنی بۆریەکانی هەناسە و سیەکان سێم هۆکاری مردنە لە جیهانە بەڵێ لە دوای جەڵتەی دڵ و جەڵتەی دەماخەوەی تر باوترین هۆکاری مردنی جیهانە بەڵام بۆ لە ناو میدیای کوردی و لە ناو کۆمەلگای ئەمە زانیاری ئەمە کەمە دەربارەی طبعا دکتۆر هەڵگر لە هەموو جیهانە تقریبا زانیاری کەمە دەربارەی بەڵام بەتاکید لەلای ئێمە زیاتر ئەو شتە ڕەنگی داوەتەوە کە نایبینیت کە نایبیسیت تەنانەت زۆرجار نەخۆشەکانمان کەین پیانەڵین تۆ نەخۆشیە دەیە ئەڵێ ینی چیم هەیە من ڕەبوومە یا جەڵدەمە ئەوانە بیسراوترن بەڵام ئەم نەخۆشیە زۆر نەبیسراوە لەوە چ زۆر فاکتەرە بەیەکیان ئەوەیە کە لەوە خۆی ئەبینێتەوە کە نەخۆشەکە زیاتر لە پیرایە زۆر جار ئەبەسرێتەوە بۆی کە ئەمە پەکی کەوتووە تەواو یا زۆر جار حاڵەتە دروستە بێن فڵان کەس جگەرە کێشە هەر متەوەقع کە تۆ بەڵغەم و کۆکە و ئەوانە دەبێ و هەناسە و سوار بێ نایبەستنەوە بۆی کە ئەمە خودی خۆی نەخۆشیێکی گەورەیە و گرنگە و ئەبێ چارەسەرکرد لەوەی کە فەرموو زیاتر لە پیرا دەرەکە ئەمە هەندێک نەخۆشیمان هەیە کە جەنابەت لە من باشترەی زانی پێیان وترێ نەخۆشیەکانی بە ساڵات چوون نەخۆشیەکانی بۆ نمونە ئەڵزایمەر بۆ نمونە پارکنسن تا ڕادەیەک بۆ نمونە نەخۆشیەکانی چاو لە پوکانەوەی چاو کە ئەم هەمووەمانە لەگەڵ بەسەرۆچوونی تەمەنە تا ڕادێک دەرکەوتنیان ئاساییە ناڵین هەموو کەسێک کە چۆتە تەمەنەوەی تر دەرەکە بەڵێ ئێستا ئەوانش قسان لەسەرەوە جامە بەستەکەم ئەوەیە COPD یان هەوکردنی درێژخایانی بۆریەکانی هەناسە و سیەکان بەشێکە لە نەخۆشیانی کە لە بەرەسەرۆچوونی تەمەنا دەرەکەوێت یا لە گەنجێکۆک و ئێمەشا دەرەکەوێت کۆنوا بوو دکتۆر هەڵگورد ئەکرا نەخۆشەکەدانرێ بۆ گروپانە یعنی ئەم قسەی ئەگەڕێتەوە بۆ 30 ساڵ 20 ساڵەمەوبەر بەڵام لە ئێستا وانێ لە ئێستا لە دوای تەمەنی 40 ساڵیەوە تۆ معڕەزی تووشی COPD بێ ئەمە نەخۆشمان ئێستا 55 ساڵ و ئەوانەیە و گیرۆدە بۆ بە بەتڵە ئۆکسسیجینەوەژی یعنی کەواتە لەوە نەماوە کە بچیتە پیریەوە بەڵام وەکو من پێم وتن لەوە چه هۆکارەوەی کە بایەخی پێنەیرابێ ئەو ئاعتقادە ماوە لە ناو لایەنەکانە کە تۆ لە پیرا دەرەکەوێ بۆیە زۆر زۆر شتێکی وانە بەڵام نا لە دوای تەمەنی 40 ساڵەوە معڕەزی بۆ باشە دکتۆر لایەنە زانستیەکە شارەزات بێگومان بەڵام دایمە خەڵک پرسیاری هەیە ینی ئەو پرسیاری خەڵکە ئێستا ئەگەر سەیری بەرنامەکە ئێمەکەن ئەڵێن نەخۆشیە درێژخایەنەکانی سی لەگەڵ ڕەبووە فەرقیان چییە؟ طبعا ئەم دووشتە خوان زۆرێکسە بەڕەبۆتێ بەڵێ نیشانەکانیشان زۆر لێگەچێ هەندێک جار دکتۆر هەڵگور ئاگارانی لەلایەن پزیشکەکان شۆ تێکەڵاو بوون ڕۆیە چکە حاڵەتەکە وای لاتۆ لە تەمەنی 40 ساڵی و ئەمانە دەرەکەوێت تۆ تەسەورەکی مادەم لە گەنجایە کەواتە ئەمە لەوە چ ڕەبوو بێ بەڵام جیاوازێکی ئەوەیە ئەم لە 90 بۆ 95 یعنی بە ڕێژێکی زۆر پەیوەندی بەجگەرە کێشانەکەوەیە ئەوەی لە ڕەبووە ڕاستە بەجگەرە کێشان ڕەبوو خراپترە بن بەڵام خودی دروستبوونی نەخۆشەکە لە ڕەبووە پەیوەندی بەجگەرە کێشانەوە نییە و هۆکاری تریەوە لەوە چە باسکرابێ بەڵام ئەم نەخۆشیە لە 95 پەیوەندی بەوە هەیە کە تۆ جگەرە بکێشیت بۆ ماوەیەکی باش ئەوە واد لێەکە کاتە دکتۆر حاڵەتەکە لە ئێستادا لە کوردستاندا چەندێکە و دەڵێن ئەم نەخۆشە لە جیهاندا زۆر باوە هەرمی کوردستانیش بە هەمان شێواز بەدەر نییە لە جیهان حاڵەتەکە لە کوردستاندا چۆنە؟ خۆی بۆ پرسیارە بێ ئامارێکی تەواوەتیمان هەبێ تا ئێستا ئامارێکی گشتگیری تەواوەتیمان نییە بۆ حاڵەتەکە لێرە یەکێک لە هۆکارەکان کە ئەو ئامارەمان نییە ئەوەیە نەخۆشەکان خۆیان زانیاریان لەسەر نێتا بێن بۆ لای پزیشک وەکو باسم کرد بەڵام بۆ بینەران ڕوون بێتەوە چۆنە کە تۆ لە جیهانە ئەڵێ هۆکاری سێمە بۆ مردن و هۆکاری شەشەمە بۆ پەکەوتن ئەخر هەر مردن مهم نییە لە ئینسانە پەکەوتنیش مهمە تۆ لە 50 ساڵەوە واو لێ بێ نەتوانی ئیش بکەیت و کاسبی بکەیت و بۆ نمونە تا 75 ساڵی بژی یعنی 25 ساڵی تەمەنە پەکەوتی لەسەر جێگا بژیت ئەوە شتێکی قورسە تۆ کە ئەو ڕقەمە جیانانە ئەبینی لە کاتێکە هیچ وڵاتێک بڕوامەکە وەکو ئێمە جگەرە خۆری هەبێ لەوە ئەچە وەکو ڕێژی جگەرەکێشان لە هەندێک میلەتە زیاتر بن بەڵام شێوازی جگەرە خۆری لە وڵاتی ئێمەیە زۆر جیاوازە لە هەموو شوێنێ بە حکمی ئەوەی ئێمە زۆر بە ئاسانی لە خوار 18 ساڵە و پاکەتی جگەری پێفرۆشرێ ئەوە یەکێکە لەوە کارەکان دووەم تا ئێستا قەنەعەتێکی تۆن و تۆڵ دروست نەبووە کە جگەرە خواردن هۆکاری یەکەمی مردنی بەشەرە لە وڵاتان ئەوە هەیە بەڵام کابرا لەبەر ئازادی ڕای خۆی وەها ئەو شتانە هەیە لەوێ هەر بەردەوامە بێ لە جگەرە کێشان لا ئێرە ئەو شتە نییە لەوێ بۆ بە یاسا کە تۆ جگەرە بکێشیت و مناڵەکە لە ژوورەوە بی ئەوە تاوانە ئەنجاماوەکو تاوانی کوشتنی خەڵک
لێرە ئەو شتەنیە خەڵک جگەرا کێش و شانازیە لە ناو مەجلیسا جگەرە بکێشی. کاتە دکتۆر دەتوانین بڵێ ئەو نەخۆشیە تەنها کەسی جگەرە کێش تووشی نابێت کەسانی دیکەش کە بەرکەوتی ئەو دوو کەڵەن بە هەمان شێوە بە تاکید بە هەمان شێوە تووشێت تەمەن تا مناڵتر بێ بەری بکەوێ زۆر مشکلەترە چونکە زیاتر وای لێ سیەکانی پەکی بکەوێت. دکتۆر لە کۆڵینە زانستە نوێیەکاندا بە تەمبەڵی و نەجوڵانە وترێت مۆدلە نوێیەکەی جگەرە کێشان و پێشبینی شەکرێت کە لە داهاتووە ژمارە ئەو خەڵکانی کە بەهۆی تەمبەڵی و نەجوڵانەوە ئەمرن زۆر زیاتر بێت لە ژمارە ئەو خەڵکانی کە بەهۆی جگەرە کێشانەوە ئەمرن. پەیوەندی نێوان ئەم نەخۆشیە COPD هەوکردنی درێژخانی بۆرەکانی هەناسە و سیەکان لەگەڵ وەرزشکردنا چۆنە و لەگەڵ تەمبەڵیا چۆنە هەر بۆ نمونە ئێمە چەندین بەرداوامان کردو بەیەکەوە لەگەڵ بەڕێستا لێ کۆڵینە زانستەکانمان دەرخستووانەی کە قەڵەون و وەرزشەکەن زۆر تەندروستی دڵ و مێشکیان باشترە لەوانەی کە زەعیفن بە مانای خەڵکیان کێشیان تەندروستە و وەرزش ناکەن. سیەکان و هەوکردنی سیەکان و جگەرە کێشان و تەمبەڵی ئێستا جگەرە کێشان زانیمان دەسانەوە زیاتریان جگەرە کێشە ئەی لەگەڵ تەمبەڵیا بینی چۆنە؟ تاوان ئەم نەخۆشیە دوو جەمسەری هەیە لە مەسەلەی سیحەت و با بڵێن وەرزشکردن و وەزن و کێش و ئەوانەیە. خۆی سی مرۆڤ حەزەکە دایمە بۆ شایەکی چاکێ بێ بۆی هەوا هەڵمژێت و هەوا دەرکاتەوە بۆیە دایمەوانی کە قەڵەون هەناسە سوارن نامورتاحن. تۆ ئەگەر ئەم نەخۆشیە دەبێت خۆ سیەکە و ئیشکردنیات بێتە لە سا 50 لە ینی نیوەی ئیشکا لەگەڵی شاورگێکی قەڵەوە دەبێت نییە لە سیەکە ئەو بڕێ تریش پڕکاتەوە بەتایکی زۆر ناڕەحەترێکە و زۆر خراپترە بێ بۆی. بەڵام دکتۆر یەک دیویتری هەیە ئەویش چییە؟ ئەم نەخۆشیە کە مل ئەنیە بابزام لە ئەنیمێشنەکە شاتیایە بوو کە مل ئەنێت و چارەسەر نەکرێ ینی بگاتە تا 2 ساڵ و چارەسەر نەکرێ حاڵەتی دروست دەکات زەلامەکە وشکەکاتەوە ئیکا بە پێست و ئێسقان ئاوای لێکات بەوەی کە ئێمە بە ئینگلیزی پێڵەن کەچێکسیە ینی وای لێەکە هەموو خۆراکێک کە ئیخوا هیچ خێری لێ نابینێت چکە هەمووی بەناو ئیشکردنی سیەکانە ئەڕوا و ئەسووتێنرێ بۆیە بۆ ئەم حاڵەتە نەباشە قەڵەو بێ و نەباشیشە خۆشی زایفکە چکە ئەوەش هەر مەترسی زیاترە بۆ ژیانی ئەو کەسە بۆیە وەزنێکی مامناون بێڵێتەوە زۆر باشە وەکو هەر نەخۆشێکی تری درێژخایەن کە هەیە وەکو شەکرە و وەکو پستانی خوێن و وەکو ئەمانەی نەخۆشیەکانی دڵ ئەو چارەسەرانە چییە بۆ نەخۆشێکی درێژخایەنی ئەمانەی کە پێوترێت تەسک بوونەوەی بۆرەکانی سی تەمان یەکێک لە کێشەکانەوەی چارەسەری بمبڕی نییە بەداخەوە ینی درێژخایەنی بەخۆیەتی بەڵێ بەڵام ئێمە یەکشت هەیە لەم بابەتە سە بۆ نمونە نەخۆشی شەکرا ڕاستە درێژخانە بمبڕ ناکرێ بەڵام تۆ ئەتوانی بخیتەوە ئاستی طبیعی خۆی بە دەرمانەکان بەڵام نەخۆشی COPD ناخرێتەوە سەر ئاستی خۆی تەنها تۆ ئەتوانی دوو شت بکەیت ژانی زەلامەکە لە مردنی پێشوەختە پارێزی و وای لێ بکەی سیەکانی زیاتر پەکی نەکەوێ بۆیە کە توش بوو ئەو کەسە قۆناغی هەیە تەمان کە توش بوو گەشتە قۆناغی ئەوەی وای لێ بکات ژیانی لێ تاڵ بکات زۆر ئەستەمە بگەڕێتەوە جاری جاران تۆ ئەتوانی وای لێ بکەی خراپتر نەبێت تەنها بۆیە ئەم ڕۆژش دانراوە ڕۆژی گیانی با بڵێن COPD دانراوە ئەم ساڵمان شێتەکەشان کرۆبەوەی چی شتێک مهمترە لەوەی تۆ سیەکانە تەندروست بێ بۆ چکە کۆرۆنا خەبەری کردینەوە لەو مەوزوعە کە سی مرۆڤ مهمترین شتە تۆ بێڵێتەوە بە تەندروستی هیچ شتێک بەقەیەوە گرنگ نییە تۆ هەوا بە ئیسراحەت هەڵمژیت و هەوا بیتەوە بۆیە ئەمان داناوە کە خەڵک وریابێ ئەم نەخۆشە شتیوانیە بڵێ جا قەیچەکە ساڵی جارێ من کۆکۆ بەڵغەمێگەگرم بە بۆنی جگەرەکەەوە بە کێشە نەبێت دەرمانی بۆ نەخۆم نە ئەوەیە دوایی مل ئەنیە و ئەبێ فرای بکەین لەم سەردەمی کۆرۆنایە ئەو حاڵەتانەی کە وەکو ئێوە باسی ئەەکەن یاخودوە حاڵەتی کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین دەرکەوتووە زیاتر یعنی ڕێژەکەی زیاتر بە دەرکەوتووە یاخود خەڵکانێکی زۆرتر کە کۆرۆنایان گرتو ئەم حاڵەتیان هەبووە ڕێژەی مردن زیاتر بۆتیانە طبعا ئەم حاڵەتە شەرۆک و نەخۆشی درێژخانی تر ئەگەر تۆ کۆنتترۆڵە کردبێ ئەو تایبەتە بە هەناسە چکە خۆتە زین کۆرۆنا یەکێک لە سایدی فێکتەکانیەوەی کە لەسەر سیەکان دەرێت بەڵام ئەگەر کۆنتترۆڵە کردبێ ئاسایە من خۆم نەخۆشمان زۆر هەبووە COPD بووە یا ڕەبوو بووە و کۆرۆنای گرتو زۆر ئاساییش بوو کێشەی نەبوو چکە کۆنتترۆلی کردووە بەڵام ئەوانی تران کە کۆنتترۆڵان نەکرۆ پەمپەکانیان بەکارنێناوە بە تاکی دۆزان زۆر خراپەوە بەداخەوە بەڵێ دکتۆر ئەو نیشانانە کامانن کە کەسی توش بوو لەگەڵ دەرکەوتنیدا پێویستە سەردانی دکتۆر بکات یەکەم نیشانە کە باس کراوە لەم بابەتەیە ئەڵێ کەی هەستە کرد کۆکەی جگەرەکێشە توش بوو ئەوە بیدایەتی دروستبوونی COPDە ئەو کۆکەیە چۆنە کۆکەی جگەرەکێشەوە بانیان کە هەڵەسێ کۆکۆ بەڵغەمی هەیە خەڵک ئەمە دانێ بە سمۆکەر سکاف لە هەموو گیان هەموو حەزارەتەکان وایە کە تۆ جگەرە بکێشی بانیان قورق پاکردنەوە دەوێت کۆکۆ بەڵغەمە بێ بۆیە زۆر نۆرمەڵە نە دەرکەوتو ئەوە قۆناغی سفرێتی قۆناغی زیرۆی لەیەوە دەست پێەکە
اینجا دوای مل ئەنێ بۆ 1 و 2 3 ئەوانە ئەوانی کە مل ئەنێ لە قۆناغەکانە دوای ئەوە لە قۆناغی 1 و 2 وەکو ڕەبووی لە یەکە کۆکەی ئەبێ بەردەوام خیزەی سڵنی ئەبێ وەکو لە ڤیدۆکە شاتیا بوو هەناسە سواری ئەبێت دوای ئەوە وردەوای لێکە ناتوانێت ئیشی ڕۆژانی خۆی بەرە بەڕەوە ئەگەر لەم جێگەی من هەستێت تاکو بچێتە لای ئەو دەرگای بەرامبەرم وای لێت ئەبێ دوو جار دانیشە لە ڕێگایە بۆ ئەو تۆزە چکە ناتوانێت لە بەریان ناسی سوارە بێ دوای ئەوە وای لێ و چۆن ئێسایی بینین ئەوانی جیرۆدەی کۆڕۆنا بوون بە خراپی دایما بێ ئۆکسسیجینی پێوە بێ ئەمانی ژوای لێکە بەردەوامە بێ ئۆکسسیجینیان پێوە بێ ناتوانێت هیچ هەنگاوێ بنێ باشە ئۆکسسیجین کۆرۆنا COPD ئەو بەڕێزانی کە COPDیان هەیە زیاتر لە خەڵک پێویستیان بۆ وەرگرتنی ئۆکسسیجینە وەک فەرمووت کە مانشێتی ئەم ساڵی شێوەیە کاڵە چی گرنگترە لە سیەکان و هەر کەسانی ئاسایش پێویستیان بۆیە کە ئۆکسسیجینیشی باش هەڵبێن بۆی کە تەندروستیی باش هەنە بێت و خوێنم باش بسوڕێ ئەو بەڕێزانی کە COPDیان هەیە لە خەڵک زیاتر پێویستیان بە ئۆکسسیجینە ئەمە سەربارەوەی کە لەوانە بوتڵی ئۆکسسیجینەکان پێ بکە لە بەردەمەکەشا زۆر بە باشی باسمان کرد بەیەکەوە بەڵام ئەو بەڕێزانی کە بە ناچاری بە بوتڵی ئۆکسسیجینیان پێ بێت توان وەرزش بکەن بۆن لە پیاسەی خێرا بکەن شتی چوە بەڵێ ئەوەشان چارەسەر کردووە ئەمبوڵەیتەری ئۆکسسیجین هەیە لێرە تۆزە کەم دەستەکەی لێرە هەر بتڵە بەڵام هەیە وەکو با بڵین جانتایەکی بچووکە ئەتوانێت لەگەڵ خۆی هەڵگرێ و ڕاضی خۆی بکات و وەرزشوانی خۆی بکە هیچ مشکلانی قفڵ نابێت زەلامەکە باش دکتۆر ئەوەی کە کلیلە لە مەسلەیە لە مەسەلەی COPD واتێ گەشتم لە قسەکانی بەڕێستا ئەگەر نەخۆشیەکە کۆنتترۆل بکرێت وەکو شەکرە و بەرزەفشاری خوێ نەکرێ چارەخوازەکە هەتا لەگەڵ یابژی بەڵێ بەڵام ناگەڕێتەوە جاران لەگومانە واو لێکرێتەوە ژیانی ئاسووری خۆ بژیتەوە کە کۆنتترۆل بوو ئەم ناگەڕێتەوە جاران لەبەرەوە بێت و هەوڵبی قۆناغەکان نەبڕێ ئەوەیە ئەگەر پرسیارتان وڵا پرسیارەکەم ئەوەیە من زۆر تاکید لەسەرەوەکەم چکە من خۆم حاڵەتی یعنی کەسی نزیکم هەیە حاڵەتی ڕەبۆی هەیە من زۆر تاکید لەسەرەوەکەمەوە ئەگەر کەسێک یعنی مەسەن چۆن جیاکاریکان لە بینی ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیە بۆ یاخود تووشی ڕەبۆ بووە چۆن نیشانەکانی سەرەتایی بزانێ ئەوەم بۆ باسکردی نیشانەکانی وەکو یەک وایە بەڵام تۆ جگەرە خۆر بیبیر لەم کەرەوە زیاتر یعنی ئەگەر لە حاڵەت هەیە جگەرە خۆریش نەبوو بێت و تووشی ئەم جۆرە لە نەخۆشی درێژخایان بوو بێ اینجا ئەمە خۆی بابەتێکی زۆن گرنگە ئەو ئێمە وتمان لە 195 جگەرە کێشن لە 105 لە جیهانە بەبێ جگەرە کێشان توشتێ بێ کیان لەوانەیە کە باسمان کرد بەبوونی زگماکیەوە بێ کە لە وڵات ئێمە زۆ زۆر دەگمەنە بەڵام بەبوونی گازی کارگەکانەوە کە ئیش بکەیتایە مواد کیمیاکان کە ئیشی تیا بکەی هەندێک مادەی وەکو دروستکردنی بۆیە و بۆیە خۆوانە کە بە بەردەوام تۆ بەرێ بکەوێ لەگەڵ دیاردەیەکی تر کەم و زۆر لای ئێمە ماوە ئەویژەوەی تۆ بایۆماس بەکاربێنی بایۆماس چییە؟ واتە تۆ مادەی ئۆرگانی مادەی زیندوی بەکاربێنی بۆ خۆگەرمکردنەوە چێژلێنان وەکو دار و تەختە یا پاشەڕۆی ئاژەڵ جاخۆ هەموو مانەڵای من هێجێکم لەوانێ هیوایەت وە کاسمە دەرەوە دکتۆر حەزەکەم بە دار لە دەرەوە زۆر کێشت نابێ ئەڵێ جاخۆ بۆیەوە ژیان ماپاڵە بوو لە دەرەوە زۆر کێشت نابێ ئەڵێ ئەوانی کە بەکاری ئێنن لە شوێنی داخراوە ئەها لە بەرهەژاری بەکارێنێ یا سەرۆکی با بڵین ئیشەکەی ناچاری ئەکات ئەو مەوادانە بەکاربێنە بۆی شتی نەوتوانە زۆر سەرف نەکەن ئەوانش دەرکەوتووە هۆکارم بۆ دروستبوونی COPD. بەڵێ دکتۆر نەخۆشی ژەرپەنجەی سیش هەیە بە هەمان شێواز جیاوازی ئەم نەخۆشیە لەگەڵ ژەرپەنجەی سیدا چییە؟ بەداخۆم دوانە هاوڕەتێکی باشان هەیە بەیەکەوە چکە لەبەر ئەوەی هەردووکیان بەبوونی جگەرە کێشانی زۆرەوە توشتە بێ کێشەیەک لەوایە خۆی ئەم نەخۆشیە زیاتر واشلەیەکە تووشی شەرپەنجی سیەکان ببین جاکە ئەو دوانە یەک بگرین بەیەکەوە زۆ کێشە چکە چارەسەران زۆر قورسە بێ جیاوازی چێ دکتۆر؟ جیاوازەکی لەوە بێ مەسەن جاروە شێرپەنجەی سی جاروە هەر بێدەنگە زەلامەکە بە سوودفەی دۆسیتەوە نیشانی لەوە چێ نەبێت ئەوان نیشانەکانیانە زۆربەی جار ئەکۆکن با بڵێن بەڵغەمیان خوێنی پێوەیە لە شێرپەنجەی سیە بەڵام لەما شەرنی ئەوانی هەبێ زۆر جارکە ئیدۆزیدۆ کەسەکە شێرپەنجەی سیە یەکەم جار لەبەر ئەوەیە بۆلات کاتێک کە فەحسوانی بۆکەی دەرەکەی COPDشی لەگەڵە توێ نزیکی 20 ساڵ پێشەوە جگەرە کێش بووە بۆیە زۆر جار بە کەسەکاڵی ئەڵی باقی تەمەنی خۆ بژی و ناتوانین هیچی بۆ بکەین چکە ئەگەر COPD هەبێ لەگەڵا بەر ڕێژەیەکی خراپ زۆر زەحمەتە بەرگەی تیشک و ئانە بگرێن دوا پرسیار و کورتترین پرسیارم لە سانە و پێنج جوانی کە تووشی COPD بن جگەرە کێشن بەڵێ ئێسم جۆریشی تازی جگەرە پێ بۆ ڤیپ بەڵێ کورتترین پرسیار بە سەلامەت لە جگەرە تخوا بورە دکتۆر هەنێک تێڕوانی نیشەیە کە ئەڵێ وڵات جگەرە ناخۆم ڕۆژی پاکەتێک ناخۆم بەس ڤیپەکە دایمە بەدەمێت ئەمەش یعنی ئەگەر وەڵامێکمان بیت و دوچین لە ئەنیمەیشنەکە جارە بەنسبەت جگەرە خۆیەوە ئەوە یەک دانە وەکو 20 دانە وایە
یعنی شتیوانێ مەسەن کەسێک جگەرە بکێشێ و کەمی و زۆر و ئەوانەوە لە شێر 50 ڕێژەکەی گۆڕێ بەنسبەت ڤیپ و ئەمانەوە ڕاستە مادەی نیکۆتینەکەی نییە یعنی وەکو ئەو ژەهرە گەورێنیە کە لە ناو جگەرە کێشانایە بەڵام دوو کێشت بۆ دروستەکە یەکەمیان خۆی دووکەڵ دروست دەکات کە بە هەمان شێوە مەترسی هەیە بۆ سیەکانی مرۆڤ هەر بۆیە لە ئازال قەدەغەیە لە شوێنی گشتیا بەکاربێنرێ خاڵی دووەم خۆی دافعەکە بۆ ئەوەی دڵنیایەکی سایکۆلۆجی داتێک کە جگەرە ئاساییە ئەمە ڕێکخراوی تەندروستی عاقلانە بیریان لێ کردەوە کاتێک کە باوکێک ئەوە بکێشێ یا برا گەورێک لە بەردەمی برا بچووکەکە چێتە ناو مێشکەوە کە دووکەڵ بە هەواکردن و چێژی ئەو دووکەڵەکە دەریەکە لای خۆماڵە خەفەت بە باکیکانێ تەمەقات خەفەت هەرزیاکە ئەڵێ لەگەڵ ئەوەیە کەواتە ئاساییە مژێ لە جگەرەیەکیش بەم بۆیە هەردووکیان بەڵایەکی گەورن و باسپاسیشی زۆرە بۆ دکتۆر زانیار نوری عوسمان ئاغال کە لەگەڵمان بووی پزیشکی سپۆری هەناو